سڵاو لە قوتابیانی خۆشەویست قوتابیانی عەزیز ماوەساوشەنگ لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11 قوتابیانی خۆشەویست لێرە لە ڕاهێنانیەکی جیم دەستی ڕابردوو ڕاوەستاین ئەستادینە پرسیارانە شکار دەکەین پرسیارەکان وانی ئەو ڕۆمان لەسەر چێ لەسەر چوار یاساکەیە 1 2 3 4 چوار یاساکە ئەو چوار یاسایە چن قوربان ئەوە بۆ چۆندی ناسینەوە چۆندی ناسینەوە چوار یاسایە ئەو یاسا چۆن دەناسینەوە یەکەم ئەگەر بڵێ تەنەکە خێرا بێ یاخودی بێ هێواش بێ جوانە دووەم ئەگەر هاتوو بڵێ لە پرسیارەوە بڵێ تاودانێکی چی نەگۆڕ سێیەم بڵێ چی ئەگەر لە پرسیارەکە هێواشبوونەوە وشەی هێواشبوون یاخود خێرابوونی تێدا بێ یان ئەگە خێرایی سەرەتا و خێرای کۆتاییدا بوو ئەوانە بۆیان ناسبەوە باشە لەسەر دەم ڕاهێنانیەکی جیم ئۆتۆمبیلێکمان هەیە لە وەستانەوە لە وەستانەوە ئەوە شەر هەوە ئاگدار بە لە وەستانەوە بە تێکرایکی نەگۆڕ وشەی نەگۆڕشات جیا تەواوە دیناسمەوە وەستانەوە بە خێرایەکی چی نەگۆڕ زیادی کە تا گەیشتە چەند 23 کیلۆمەتر بەسەر سەعات ئەوە مامۆستا چی لێکەمەوە دەبی گۆڕی ئەو یەکەی نەگۆڕی دەتگۆڕێ ئاگدار بە ئەوە دەیبی کیلۆمەتر بەسەر سەکەم پێم گوتی یەکەک گونجاندن دەیبیکەی لە ماوەی چەند 6 دانە پۆنت پێنسیەکان ئەو دووریە چەندێک ئۆتۆمبیلەکە بڕیێتی دووڕی یعنی چی یعنی دەڵتا ئێکس باشە واتە چی دەوێ دەڵتا ئێکسی دەوێ باش دەڵتا ئێکس دراوەکان وی فاینەڵمان هەیە 23.7 کیلۆمەتر بەسەر سەعات دەیگۆڕین بۆ چی قوربانجان دیکەینە مەتر بەسەر سەکەند چۆن دیکەی زۆر ئاسانە لە تێبینیەکان پێشتر دەرسی پێش و باسمەوە کردووی کیلۆمەتر بەسەر سەعات پیکەمە مەتر بەسەر سەکەند بەس چ دەکەی دا بەشێکی 3.6 دەکەیت ئەو ژمارەی کە هەمانە یعنی 23.7 دا بەشی چەند 3.6 بکە بۆ دەکا بە مەتر بەسەر سەکەند لە وەستانی شو دەستی بە زۆر کردووە کەواتە وینی شەڵەم چییە سەفر دەڵتاتی ما چەندە 6.5 دەڵتا ئێکسم بۆ بدۆزەوە قوربان وەرە بابزانین چی تێدان نییە لە یاساکە چی تێدان نییە مامۆستا تاودانی تێدان نییە ئێدە تاودانی تێدان نییە ئەوجا دەڵێن چی دەڵێن دەڵتا ئێکس یاساکەی کە تاودانی تێدان نییە 1/2 وی فاینال وی ئینیشال دەڵتاتی باشە هەمانن ئەوانە دەڵتا ئێکس دەی بدۆزینە قوربانجاڵ بۆم بدۆزەوە وەرە ئەوەی بدۆزەوە وی فایناڵت هەیە وی ئینیشەڵش تێ دەڵتاتیش تێ بەڵام ئاگادار بە گوتم دەبی کیلۆمەتر بەسەر چی سێکەند کوێ ئەو برادەرە گوتمان دا بەشی چەند دەکەین 3.6 و دیگۆڕین ئینجا وەرە دایان بنێوە وی فایناڵەکە وی ئینیشەڵەکەمە سەفرا کاتەکەشان 6.3کاندا و جارانی 1.2 جارانی ئەو دوو کۆ دەکەیەوە کە کۆت کردەوە جارانی 1/2 جارانی 6.5 دەکەی دەکات چەند 21 مەتر تاو قوتابیان پێم وابێ پرسیاری دووش هەر هەمان شێوەیە دڵنیام پێت حەلە بێ باشە یەکە گۆڕین و مەوڕینیشی ناوێ بەڵام یەک شتەیە دەڵێ کابرا لەو کاتەی زیران ئۆتۆمبیلەکەی بە خێرای 15 مەتر بەسەر سێکەند لێ دەخڕێت لە پڕ گڵۆپی سوور هەوت یخۆ ناچی لە گڵۆپی سووری دیکاکە دەبێت چی لێکەی هێواشی هێواشی نەکەیەوە دوایە تێدەکەوی ئاگدار بە کاکە شوفێر دەبێت ئاگدار بی لە پڕ گڵۆپی سوور هاتو چۆ هەڵبوو پێی ناوەستێنەرەکە دۆستێنەرەکە ئەو وەستێنەرە قوربانجان ئەو وەستێنەرە مەقسەدی چێیە مەقسەدی وەستێنەرەکەمان چێ لێرەدا ئەو وەستێنەرە مەبەستمان ئەوەیە وی فاینەڵمان چەندە سفرە ئەوە وی فاینەڵە سەفر وی ئینیشەڵ ئەوەتە قوربانجان ئەوە وی ئینیشەڵە باشە دەڵتاتی داوێتی لە ماوەی چەند 2.5 سێکەند بەردەوام هاتووەکەدا وەستا وی فاینەڵم چیە سەفر ئایا دوورینە ئۆتۆمبیلەکە چەندە یعنی دەڵتا ئێکس شنو یعنی چەندە بای چەندیە دەڵتا ئێکس دەیم یاسا چی تێدان نییە دەیبزانم دەیزانی تاودان تاودانی تێدا نەکەواتە ئەو یاسای بەکاردێنین
ئەو یاسا تاودانی تێدانە وەرە هەموو دراوەکان دابنێ و بەس چیان دەکەم حاسیبەکە دەستت ماز دەکەیت لێ دەدەی و دەڵێتی یەک دابەش دوو کەوانە سەفر کۆ 15 کەوانی دادەخەوە جارانی چەند 2.5 یەکسەر دەداتی دەکات چەند 18.8 مەتر قوتابیان ئەوە بەش بەنسبەت ئەو پرسیاری سێیە پرسیاری سێیەم هەمان شێوەیە بابە بەس لێرەیەکە گونجان 7 کیلومتر بە ساعتەکەی دەکەیت چی ئێستا لێرەکانە زۆر مامۆستای بەڕێز دەچێت سەرەکە دەچێت بەو ڕێگاش دیگۆڕی هەر دەبێ قوتابیان بەو ڕێگاش بیکەی هەر دەبێ 7 ضربی 1000 دابەش 1600 یان دەتوانی لێرە بۆ خۆت بە تێبینیی بنووسی 7 دابەشی 3.6 دەکات چەند دەکاتە 21.6 متر پێسەرکەن باشە وی فاینەڵمان چەندە سەفر دەڵتاتیشت دیار نییە یعنی دەڵێ بیدۆزەوە دەڵتا ئەکسشمان چەندە نەوەتونیە وەرە لێرەدا ئەوە شتێکی تێدایە ئەو پرسیاری سێیە ئاگادار بابی خۆینینەوە باشە بزانین چییە دەڵێ پیاوێک ئۆتۆمبیلەکەی بە خێرایی چەند لێ خوڕی 7 کیلومتر بەسەر سەعات لێ دەخوڕێ ئەسپێکی بینی چاوی ساغنەوە لە دووری چەند 101 متر 6 لە ڕێگایەک دەپەڕیەوە کاتی پێویست چەندە بۆ ئەوی ئۆتۆمبیلەکە کاتی دەوێت عین دەڵتاتی دەوێت باشە بۆ ئۆتۆمبیل بەڕێکی چی دەبێت هێواش بووە ئەو هێواش بوونەوە ئیشی خۆی دەکات هێواش بوونەوە یعنی چی یعنی وی فاینەڵم چییە سەفرە ئەوە دەبێتە چی ئەوە دەبێتە وی ئینیشەڵ پاش بڕینی چەند 9 متر قوتابیان جێ بگرە ئەتۆ لێرەدا چ بەکاردێنە بابە دەڵتا ئێکسی داوە 101 لێرەش 99 ئەتۆ ئەو مەودایە بڕیوێتی ئەوی بەکاردێنی ئاگادار بە یعنی ئەتۆ ئیشت بەوەیە باشە ئیشت بەو مەودایە کە لێی بڕیوێتی لە کۆی گشتی ڕێڕەوەکە 101 مترە 99 متری بڕیوە 99ەکەی بەکاردێنم بۆ دەڵتا ئێکسەکەی باشە کاتی دەوێت یاسایەکە دەتوانم ڕێخم تاشاکە لێرە بۆ دەنووسم ئەمن وی فاینەڵ دەتوانی بڵین دەڵتا ئێکس یەکسانە 1/2 وی فاینەڵ ناقص وی ئینیشال دەڵتاتی وانە ئەگەر دەڵتاتی بدۆزیەوە دەبێەوە هەموو جارانی چەندی بکەین هەموو جارانی چەند بکەین دوو بکەین جاران دوو بکەین دەکاتی ئەو دەکاتە 2 دەڵتا ئێکس وانە ئەوکی کەش ئەوە گە جاران دوو بکە بە خۆتۆ بکەم باشترە بۆی بزانیت چ دەکەین تەماشاکە بابە تەماشا بکە لێرەدا دەڵتا ئێکسەکە دەڵتا ئێکس دەکاتە 1/2 کەوانە وی فاینەڵ کۆ وی ئینیشال دەڵتاتی جارانی دوو بکە هەموو جارانی دوو بکە ئەوە دەکاتی دەکاتە 2 دەڵتا ئێکس ئەو 1/2 جارانی دووەکە دەڕوە وی فاینەڵ کۆ وی ئینیشال دەڵتاتی ئەوە لەگەڵەوەی دەڕوە دەمێنێتەوە چی 2 دەڵتا ئێکس یەکسانە بەچی وی فاینەڵ کۆ وی ئینیشال دەڵتاتی ئای دەڵتاتی دەکاتی چێ لەگەڵ دەڵتاتیە وی فاینەڵ کۆ وی ئینیشال دەخێبن کارتی ئەوکی کە 2 دەڵتا ئێکس باشە ئەوجا با من ڕێگایکی خێرات پێ بڵم ئەوەی بۆ چییە ئەوەنە هەر ڕاستە و خۆ دەتوانی کاکە جان بۆ ئەو یاسایە ئەگەر داوای دەڵتاتی کرد ڕێک ئەوی بەکاربێن بڵێ دەڵتاتی یەکسانە بە 2 دەڵتا ئێکس دابەشی وی فاینەڵ کۆ وی ئینیشال تاڵ باشە ڕێک دەتوانین ڕێک ئەوی بکەین دوو جارانی دەڵتا ئێکس 99ەکەیە وی فاینەڵەکەمان سەفر وی ئینیشال 21.6 بەس ئاگادارەوە پێم گوتی کتم دەبێکەکەی بگۆڕی نێگۆڕی غەڵەت دەکەی بابەجان ئاگادار بە باشە کاتەکە دەکات چەند دەکاتە 9.14 قوتابیان پرسیاری چواران بۆ تۆی لێ دەگەڕین واجبە بۆت یعنی هەوڵ لە ماڵەشی کاری بکەیت وەڵامەکەشمان داوە تاکو بتوانی زۆر بە ئاسانی شیکاری بکەیت دێنە سەر یاسای دووەم لە یاسایەکان ئەویشان
دوا خێرایی بە پێی هەریەکە لە خێرای سەرەتا و تاودان و کاتی خێندا یعنی یاسایشکە دروست دەکەین لێرەشدا وەک پێم گوتی قوتابی خۆشەویست پێویستە بەس یاسایەکەی بزانێت تەقەن ئەو یاسایەکە بزانێت چ هاتووە هەر لەوەی هاتووە ئەو بنیەکە دوو لاو دوو نێوان دەکەی دوو لاو دوو نێوان دەکەی ئەگە بتوێ تاودام دۆزیەوە ئەو دەڵتاتی دێتە بوون کەرتەکەی ئەوە بۆ دروست دەبێت عفوا ناتە دەتانی بخێ بن کەرتەکەش ڕێتێ دەچێت هەرۆ خۆی لێتەوە بەڵام ئەمە دەمانەوێت چ لێ دروستکەین دەمانەوێت وی فایناڵ لێ دروستکەین ئەگە وی فایناڵ لێ دروستکەین ئەوە دێ بچێتە ئەو بەری کە چۆ ئەو بەرژ بێتە چی دەبێتە کۆ باشە بەس قوتابی کاکە ئەتۆ بەس زانیت بەس یاسایەکە بزان بەس ئەو یاسایە تەواو بەس ئەو یاسایە بزانە بەسە دێین پرسیاری لەسەر شیکار ئەوە یاسایشکێک لە چوار یاسایەکان ها لە خشتەکەی باسمان کرد ئەوەشیان یاسای چکەیە لە چوار یاسایەکەی ئەوەش هەر لە سەرماندنەوە هاتووە لە وی فاینال وی ئینیشال و ئەی دەڵتاتی ئەوەی ئێستا دێین دەجێ هەر هاوکێشیەک لەو هاوکێشانە لەجێ هەر وی فایناڵێک ئەوی دەنووسین یعنی مەبەستم لێرەدا ئەگە بتوێ بزانین هاوکێشەکە لە چووە هاتووە وی فایناڵمان نییە ئەوەی دێنی لە جێ وی فایناڵ دەنووسی باشە کە نووسیت اینجا دوای ڕێخستنی هاوکەشەکەی دەکەین ها وی ئینیشال لەگەڵ وی ئینیشال کۆ دەکرێتەوە دەکاتی دەکاتە دوو وی ئینیشال کۆ ئەی دەڵتاتی باشە دوایوی مەرحەلەی دوای چییە ئەو یەک بەسەر دوو جارێک بۆ ئێرەیە و جارێکەش بۆ ئەوەیە باشە یعنی چی لێ دێ بەو شێوەیە دەڵێن دەڵتا ئێکس یەکسانە بە یەک بەسەر دوو جارانی دوو وی ئای کۆ یەک بەسەر دوو کەوانە ئەی دەڵتا تی ئەوەشیان دەڵتاتی ئێستا ئەو دووە لەگەڵی دەوڵپەس دەمێنێتەوە لێرە وی ئینیشال ئەو لێرە ئەوەشمان هەیە لێرە وی ئینیشاڵیشمان هەیە کاکە ئاوا لێ دێ ها دەڵتا ئێکس یەکسانە یەک بەسەر دوو وی ئای یەک بەسەر دوو وی ئای ئەوە یەک بەسەر دوو جارانێکی دوو وی ئای دەڵتاتیشمان هەیە یعنی دەڵتاتێکە شموری ئێرە دەکا کۆ یەک بەسەر دوو لێرە دوای چمان هەیە یەک بەسەر دوو چمان هەیە ئەی دەڵتاتی جارانی دەڵتاتی ئەو دەڵتاتێکی خۆی بوو ئێستا ئەو دووە لەگەڵ ئەو دوای ئێرە کە بە خۆی دوێشی لەگەڵە دەڕۆن چ دەمێنێتەوە وی ئای دەڵتاتی کۆ لێرەش یەکسانە لێرە یەک بەسەر دووەکەی دەنووسینەوە ئەی دەڵتاتی جاران دەڵتاتی دەکاتە دەڵتاتی توانۆ کەواتە دەڵێن دەڵتا ئێکس ئەو هاوکەشەوە دەڵتا ئێکس دەکاتە وی ئای دەڵتاتی کۆ یەک بەسەر دوو ئەی دەڵتاتی توانۆ و پێویستیش ناکە سەرمان دەمزانی باوە بەس یاساکە بزانە کیفایەتە ئێستا دێن چی دەکەین پرسیاری لەسەر شیکار دەکەین وەک پس پێم گوتی قوتابیان ئاتۆگە بتوێ یاساکان بناسیەوە بابەجان دەبێت چ بکەیت ئەو چوار یاسای بناسیەوە بزانە لە پرسیارەکە باس چوار خاڵمان هەیە چوار دانە باسی هەواش بوونەوە یا خێرابوونی کرد ئەوە یەک دوو ئەگە بڵێ خێرایەکەی زیادی کردیان کەمی کرد و سێ ئەگە باسی تێکرای تاودانێکی نۆگۆڕ چوار ئەگە باسی چی کرد خێرای سەرەتا و خێرای کۆتایی دابوو باشە ئەوە بۆوانە دەیناسیەوە باشە بەجان بەس بە پێی دراوەکە بە پێی شاز بچارەکە یاساکە بەکاردێنی لە نمونەیەکیدا دەڵە فڕۆکێک لە وەستانەوە لە وەستانەوە کەواتە ئەوەش هەر لە زمنی ئەوەکانە لە خێرایەکە لە کەم بۆ زۆر لە وەستانەوە لە لاچ فڕگەیەک فڕۆخانەکەیەوە بە تاودانی ڕێک تاودانی ڕێک تێبینیەکان وەنیا ئاگەر لێ بکاکە تێبینیەکان دەبێت بەکاربێنی چاوەکەم بە تاودانێکی ڕێک بڕەکەی ئەوەندێ ئەوە تاودانە ئەوەش لە وەستانەوە یعنی وی ئینیشاڵم چیە سەفەر دەستی کرد بە جوڵا بۆ ماوەی چەند بۆ ماوەی 15 چرکە یعنی ئەوە چیە ئەوە دەڵتاتیە جوڵا پاشان هەستا پاشان چی لات هەستا خێرای ئەستانەکەی چەندە یعنی چی دێ یعنی وی فایناڵم چەندە باشە دەبێت درێژی فڕگەکەش چەند بێت دەڵتا ئێکسیشی دێت دوو داواکاری هەیە دوو دانە داواکاری هەیە بۆ ئەوەی بوار بە فڕۆکەکە بدات هەستێت چمان هەیە دراوەکان وی ئینیشاڵمان سەفرە چونکە لە وەستانەوەی تاودانت هەیە کاتش هەیە وی فایناڵ و دەڵتا ئێکسی دێت چ بکەم هەڵ دەکەم حەلەت هەیە چۆن بزانم چوار یاساکەیە باسی وەستانی کردووە باسی هێواش بوونەوەی کردووە تاودانی نەگۆڕ کردووە کام لەو چوار یاسانە ئەو شتانەی تێدا جاگە تو تەماشا قوتابیان یەکەم جار ئەوە حیسابکە بۆ ئەو دراوانە ئەوە حیسابکە لە چی یاسایەکدا خێرای سەرەتا تاودان دەڵتاتی وی فایناڵ ئەوە هەیە یعنی دەڵتا ئێکسمان نییە
دەڵێ مامۆستا ئەدێوەنیەوە دەڵتا ئێکس کاکە گیان دەڵێ بیدۆزەوە حسابکە بەشێکی دووەمی پرسیارەکەیە باشە وەرە تو جارە ئەوم بۆ ڕێخە حسابکە دەڵتا ئێکسم نییە چ دەکەم دەڵێم v ئینیش v فاینال ئەو یاسایە بەکاردێنم ها v فاینال یەکسان بە v ئینیشال کۆ ئەی دەڵتاتی اینجا وەرە دراوەکان دابنێەوە v فاینالت بۆ دەرەچێت چەند دەکا 72 متر بەسەر سێکەند کەوت بۆ دەرنەچوو حسابکە ئێستا تو لە پرسیارەکە بۆ دۆزینی دەڵتا ئێکس v فاینالشم هەیە باشە اینجا دوایە دێم چ دەکەم ئەو یاسایە بەکاردێنم بۆ دۆزینەوەی دەڵتا ئێکس یەک بەسەر دوو v فاینال کۆ v ئینیشال دەڵتاتی وەرەدایان بنێوە هەرێکە و جێ خۆی v فاینالم هەیە دیتمەوە v ئینیشالم سەفرە کاتەکەشم 15 لێکی دەکاتم 540 متر ئەگەر نا ڕێگایەکی کەمان هەیە یەکسەر بەو ڕێگای بدۆزەوە ئەو بۆچی ئەو ئەگەر کوتی چم بۆ بدۆزەوە مەودایەکە باشە ئەگەر کوتی مەودایەکەم بۆ بدۆزەوە ئەبەو شێوەیە دیکەی باش v ئینیشال دەڵتاتی کۆ یەک بەسەر دوو ئەی دەڵتاتی تواندوو هەرێکە لە جێ خۆی داون و بەس ئەوانە دەخێنەوە کەوانە باشە بابەجان ئەوانە وعادەتەن بخەنەوە کەوانە بۆی هەڵە نەکەی لە بژمێرەکەدا هەڵا نەکەی نفسی وەڵامە بۆ دەرسوتەکە چەند 540 متر بە هەمان شێوەیە قوتابیان پرسیاری دوێمیش نفسی بیرۆکەیە بابەجان یعنی تاودانی داوە سەرەتا خێرایی داوە دوا خێرایی و لادام دۆزەوە یعنی v فاینال و دەڵتا ئێکس و v فاینال و دەڵێت چم بۆ دۆزەوە دوان خێرایی یعنی چی یعنی v فاینال لادان یعنی چی یعنی دەڵتا ئێکس بدۆزەوە لە ماوەی چەند لە ماوەی 5 سێکەند دەوەرەدانێەوە باشە زۆر بە ئاسانی دەتوانی v فاینالش دۆزیەوە بۆ یاسای ئەو v فاینال و دەستوانین دەڵتا ئێکس بۆ یاسای دۆزیەوە باشە پس ئاگداری چ بە یەکە گونجاندن ببی باشە پرسیاری سێەم بۆ توی لێ دەگەڕێم دەزانم دەتوانی حەلیکەی لە ماڵێ بە هەمانە دوو یاسای بەکاربێن عنی v فاینال یەکسانە بە v ئینیشال ئەو دوو یاسا با یاساکان ببنووسم جەبر بەس لە ماڵێ تۆزێک تااقەتت هەبێ هەل بکەی v فاینال v ئینیشال کۆ ئەی دەڵتاتی بۆ دۆزینە دەڵتا ئێکسەکەش دەتوانین بڵێ دەڵتا ئێکس یەکسانە بە یەک بەسەر دوو v فاینال کۆ v ئینیشال دەڵتاتی دەی با بکەم ئاگەر لێرە بێ دەی ئەلێرە تەماشا بکە دیقەت دەیە ئەو v فاینالت کە دیتەوە ئەلێرەی دادەنیەوە باشە پرسیاری چوارەمیش بە هەمان شێوێ بابەجان ئەویش نفسی شت هەر دوو یاسای بەکاردێن جا بۆیە دەڵە فیزیا و چی فیزیا و ژیان زانی بۆ چونکە فیزیا قوربان لە هەموو شتێکی دەکۆڵە دەچێتە بە ئۆتۆمبیلەوە گرت دەڵە ئۆتۆمبیلێک بە خێرایی 15 متر بەسەرەکەن دەڕوا شۆفێرەکەی پێی خستە سەر چی وەستێنەرەکە هێواشی کردەوە تاودانێکی چی تۆێ دەکا تاودانێکی نێگەتیڤ چونکە هێواش بۆتەوە کاتی پێویست چەندە یعنی دەڵتا تی چەندە بۆ ئەوی دوا خێرایی ئۆتۆمبیلەکە بێتە چەند 10 متر بەسەر سێکەند وەلادانی ئۆتۆمبیلەکە لەو ماوەیدا چەند یعنی دەڵتا یعنی دووشتی دەوێت ئەو جاریان دەڵتاتی دەوێت لەگە چی لەگە دەڵتا ئێکس دەڵتا ئێکسەکە ئەتۆ دەتوانێت هەڕاستەوخۆ بەو ڕێگە بیکە یاخود ئەو ڕێگەیە ئەوکی کەش دەڵتاتێکە گەستەمە لەو یاسا دەڵتاتی بدۆزینەوە دەتوانین بڵێن دەڵتاتی دەکاتی دەکاتە v فاینال ناقص v ئینیشال بەسەر چی بەسەر ئەی دەتوانین ڕاستەوخۆی بەکاربێن هەرێکە لە جێ خۆی دابنێەوە تەواو باشە کاچی من دەڵتا ئێکسەکەش وە پێم گوتی یان بەوەی دیکە بۆ یاسایی کە ئەوە کاتەکەت کە دیتەوە لێرە 2.5ەکە دی ئەلێر دادنێەوە v فاینال و v ئینیشال شتەیە بخۆی لە پرسیارەکە هەتا دایدنێەوە جارانیان دەکەی و کاتەکەت لادانەکەت بۆ دەردەچێ بەنسبەت یاسایەکەی کەم تەمەنەوە یاسایشکە لە یاسایەکان تاودانێکی نەوە v فاینال تواندوو یەکسانە v ئینیشال تواندوو کۆ دوو ئەی دەڵتا ئێکس ئەو یاسایشمان هەیە باشە بابە ئەو سەلماندنە بابە جەمەک پێم گوتی سەلماندنەکە دەتوانی بیسەلمێنی مامۆستاگە لە مەکتەبێ داوای لێ کردی گوتی مامۆستی بۆم بسەلمێنە ئەو یاسا لە شو هاتووە دەتوانی بیسەلمێنی یان تۆ دەتوانێت لەڕێگە ئەو یاساوە بیکەیت چۆنیش دیکەی لەگە ئەو یاسایش یعنی هەردوو یاسایەکە باشە چ بکە وەرە لێرە دڵتاتی دەربێن ئەگەر دڵتاتی بدۆزینەوە لێرە دڵتاتی دەربێنین ئەو دڵتاتیە دەکاتی ئەوەی لەگەڵ دڵتاتیە یعنی ئەوە هەمووی جارانی دوو دەکەی باشە دەکاتە دوو دڵتا ئێکس
ئەوکی کەژێک بەسەر دوو جاران دوو نامێنێ چ دەمێنێتەوە v final و v initial ڕێک بە بوون کەرتەکەی یعنی ئەوە دەکە باشە ئەو دڵتاتی ئەلێرە دادەنیەوە یعنی لە جێی دڵتاتی دابنیەوە دەبێتە چی v final v initial کۆ ئەی لە جێ دڵتاتیەکەی وەک پێم گوتی ئەوەی دادەنی باشە اینجا v initial هەڵدەوە بەری دەبێتە v final ناقصی v initial چونکە موجب بچێتەوە بەربێت سالب ئەی ئەو جار چی ئەو جار ئەوە دەتوانی بۆ ئەوەی ئەوە بڕوە هەردوو لای جارانی چ بکەی جارانی v initial جارانی v initial کۆچی v final یعنی هەردوو لە باشە ئەو کاتە v initial v final و v final دەکات دەکاتە v final توان دوو v initial و v initial دەکاتە v initial توان دوو کۆ دوو ئەی دڵتا یەکەس ئەو یاساکێکێ و تۆ باشە بابە تێبینیمان هەیە بۆ دۆزینەوەی خێرایی کۆتایی و خێرای سەرەتا لەم هاوکێشەیە دەبێت ڕێگی دووجا ئەگەر هاتوو لەو هاوکێشەی تازە باسمان کرد داوای خێرایی کۆتایی کرد لەبەرەوەی خێرایی کۆتایی دووجای لەسرە بەس بۆ ئەو یاسایە باشە لەبەرەوەی دووجای لەسرە ڕێک دەبێتە چی دەبێتە ڕێک ئەگە v final دۆزینەوە ئەگە v initial دۆزیەوە بە هەمان شێوە بەس چی لێرەکانە ناقص v final یعنی v final توان دوو ناقصی دوو ئەی دڵتا کەس باشە دووەم تێبینی لەبیرت بێ ئەنجامی ڕێگی دووجا دەکاتە پۆزیتیڤ و چی نێگەتیڤ ژمارەیەک لەبن ڕێک دەبێن یان موجەبە یان چی یان سالبە باشە دەتوانین وەڵامی ڕاست دیاری بکەین بە گەڕانەوە بۆ چێ بۆ ئاڕستەکەی مەسەڵەن جاری وا هەیە بەڕوو باکوور دەڕوا موجەبی دادەنی جارێ بەڕوو باشوور دەڕوا سالبی دادەنی بەس سالب لەبن ڕاک نابێ باشە واتە نیشانەی نێگەتیڤ بۆ باشوور یان خۆر ئەوە نیشانە پۆزیتیڤ بۆ باکوور یان خۆتی خۆر هەڵات قوتابیان نەخۆشەویست ئێستا دێنە سەر چی شیکارکردنی پرسیار لەسەر ئەو یاسا نمونەی یەکی دێین باز دەکەین لەسەر ئەو یاسا یەکام یاسا ئەو یاسایی کە ناومان لێنا v final توان دوو ئەوە باشە v final توان دوو یەکسانە v initial توان دوو کۆ دوو ئەی دڵتا چی دوو ئەی دڵتا x باشە v final یەکسانە ئێستاگە بم هەیە v final دۆزم لێرە دەبێت ڕێگی وەرگرم جا با پرسیارەکەی بخوێنینەوە دەڵێ ژنێک پاڵ بە عەرەبانەیەکەوە دەنێت باش لە وەستانەوە دەزوڵێت لە وەستانەوە یعنی v initialم چییە سەفرە بە تاودانێکی چی نەگۆڕ مادەم کوتی تاودانیشی نەگۆڕ ئەوە دڵنیابێکی لە چوار یاساکە بەکار دێ ئەوە تاودانەکەشی تا دووری چەندی بڕی 4.75 مەتری بڕیانە ئەو دڵتا ئێکسەکەیە دو خێرای عەرەبانەکە چەندە یعنی v final چەندە کاکە لەو پرسیارەیدا باسی چی نەکرد بوو کات ئەگەر باسی کاتی نەکرد ئەوە ئەو یاسایە بەکاردێ باشە دەوەرە دەی ڕێگی وەرگرا ئەگە v final دۆزینەوە v initialمان هەیە و ئەیمان هەیە دڵتا ئەکسمانێ دایان دەنینەوە و لەبن ڕێگوەری دەگرین ئەوە بۆمان دەردەچێت کە دەکاتی دەکاتە v final باشە کاکە بەنسبەت ڕاهێنانەکەش قوتابیان ڕاهێنانەکەش بە هەمان شێوە بابەجان دەڵێ لە خێرای عەرەبانەکە لە نمونەیەکی هابدۆزۆ دوای ئەوەی دووریەکەی دەبێت بەس دووریەکە لەو پرسیارەی سەمە دڵتا ئەکسەکەمان 4.75 نەبوو لە ڕاهێنانی یەکی لە جێ دڵتا ئەکسەکە چی دەنووسین دەنووسی 6.32 تا هەر ئەوەندەیە نافسی شێوە حەلی دەکەیەوە باشە بە هەمان شێوە بەس ئەو دڵتا ئەکسە دەگۆڕێ دەوەرە لێکە بەس ئەگەدار بە بابەجان بەس کردداری ڕەجاءن کردداری تواندوەکەت لەبیر نەچێ ئەستا دەڵێن سەفر تواندوو هەر دەکاتەوە سەفر بەس ئەلێرە جاری وا ژمارەیە خۆشەرنی هەم کاتە سەفر بێ ئەوەش جاران دەکەی باشە اینجا ڕێگی وەردەگری یعنی مەقسەدم ئەو ژمارەیە تواندوو کۆ لێکدانی ئەوە اینجا ڕاک باشە بۆ دەردەچێ ئینشاءڵڵا پرسیاری دووەم دەڵێ ئۆتۆمبیلێک بە سەرەتا خێرایەکەی کە بڕەکەی 7 مەتر بەسەر سێکاندا ئەوە پێدەچێ پیاوێکی زۆر بەسەبر بێ تاودانێکی ڕێکی هەیە بڕەکەی چەندە 0.8 متر بەسەر سێکەند دووجا دووری چەندی بڕێ 245 متر ئەمانە بتۆزەوە باش دەڵێ مامۆستا خۆ لێرە باس تاودانێکی ڕێکی کردووە باس تاودانێکی کردووە کاتێکی لە چەند یاساکێ بەکاردێنێکی لە چوار یاساکێ بەکاردێنی کام یاسا بەکاردێنی ئەوەی کە کاتی تێدانێ کاتی تێدانێت چی هەیە دەڵێن v final توان دوو یەکسان بە v initial توان دوو کۆ دوو ئەی دڵتا یەکس دەوەرە v final دۆزەوە ئیوا ڕێگەیکی وەری بۆردەگری چی بۆردەگری ڕەک دراوەکان دابنیەکەکانی شەمووی گونجاون
هەڵمی گونجاوە ڕێک لە جیان دابنێەوە و ناوی خوای لێ بێنە باشە ها ئەلێرە تەماشاکە خێرایی نیشەڵمە حەوت توان دوو کۆ اینجا دوای وەرە ئەو کفرەی نەکەی لێرە بچی کەوانەی نەکەی دەبێت کەوانەیەکی ئەوە بیکەی اینجا ڕێگی بەگشتی و پاشوی کە توان دوو کرد و کۆی ژمارەی لەکدانی ئەو کەکەت کرد لە ئاخیرەکە ڕێجی وەردەگری باشە یعنی لە حاسیبەکەی چۆن دەنووسی ڕێک لە ئاخیری ئەنسەوەرەکە وەڵامەکە کە دەبۆ دەدەچێ ڕێجی ئەنزوەردەگری اینجا بۆ دەدەچێت نەچێت بیداعەتە ڕێگی بنووسی بەخوای غەڵەت دەکەی باشە ئاگدار بە ئەو بەنسبەت ئەوە پرسیارەش قوتابی ئەوە لەقی ئەلفی بوو اینجا دوای لەقی با دەڵێ خێراییەکەی دوای دووری 125 بەس دووریەکەمان گۆڕیوە نفسی وەڵامت بۆ دەدەستۆ دەکاتن دەکا 16 مەتر بەسەر سێکەن لەقی جیم واجبە بۆ خۆت پرسیاری سێ بە هەمان شێوە واجبە ئەگە دڵت نەهێشێ دەڵ ئۆتۆمبیلێک لە وەستانەوە لە سەیەڵێکی ڕاست بە جوڵە دەکا بە تاودانێک کە بڕەکە 2.3 مەتر بەسەر سێکەند و جا خێراییەکە دەبێتە چەند دوای ئەوەی دووری 55 مەتر یاساکەشت بۆ دەنووسم کاکە ئەو چاکەشت دەگەڵەکەم یاساکەت بۆ دەنووسم ئەلێرە قوربانجان V final تواندوو V initial تواندوو 2A دلتا X باشە ئەوی بەکارمێنە کاتی پێویست چەندە بۆ بڕینی دووری 55 مەتر کاتی دەوێت تۆ دووریت هەیە بابا دووریت هەیە V finalت دیتەوە V initialت دیتەوە کە تاودانت هەیە یاسایەکی بەکاربێنە دەتوانێت بە دوو ڕێگان بیدۆزیەوە وەڵامەکەشی دەکات چەند دەکاتە 6.91 سێکەند پرسیاری چوارەم دەڵێ بەلەمێکی خێرا بە تێکڕایەکی نەگۆڕ هێواش دەبێتەوە نەگۆڕ تێکڕای نەگۆڕ ئیشم بۆ قسەی ئەو شێم زۆر بەدڵە دەزانم بۆ بەدڵمە چونکە یەکسەر دەزانم یەکی لە چوار یاساکە یەکاچین باشە لە سەرەتا خێرایەکە بڕاکەی چەندە 6.5 مەتر بەسەر سێکەند ئاڕستەکەی بەرە کوێیە ڕۆژ ئاوا ئاگداربی ڕۆژ ئاوای بە باشە سالب بۆ دوا خێرایە کە بڕاکەی چەندە 1.5 مەتر سێکەندەوە V فاینەڵە ئەوەش چییە V ئینیشەڵ بوو بە هەما ئاڕستە ئەو دووریە چەندە کە دەی بڕێت دووری عەلا وەزنی نووری دەڵتا X دۆزەوە ئەگەر تاودانەکەمان چەند بێ مەهبە تاودانشمان هەیە تاودانەکە چەندە 2.7 مەتر بەسەر سێکەند و جا بە ئاڕستەی کوێ ڕۆژهەڵات باشە قوربانجان یەکێکی پێم بڵێ ئەوە بوو تاودان بەرەو ڕۆژهەڵاتە و خێرایی بەرەو ڕۆژ ئاوایە بزانم دەیزانی مامۆستا ئەتۆ گوتت ئەگەر هێواش بێتەوە تەنەکە خێرایی تاودان و ئاڕستە چۆنێ دێ پێچانە یەکتر دەبن وایە زۆر تەواو بزانین هێواش بوونەوەی تێدایە تەماشا ئەوەتە هەی لەوە ئەوە هێواش بوونەوە مادام هێواش بۆتەوە تاودان و خێرای ئاڕستەکان چۆن دەبن عەکسی یەک دەبن قوربانجان لەوەرە دەڵتا ئەکسمان دۆزەوە V ئینیشەڵ تەیە بەس چی سالبەکەی لەبیر نەچێ ئەو سالبە ئیشی خۆی دەکە بەخوای لەبیرت بچێ دوا هۆ بۆ خۆت V فاینەڵەکەش هەر نفسیش چونکە هەمان خێرایی هەمان نیشانەیان دەبێ بەڵام تاودانەکە دەبیرت بێت چ بێ بە موجب بێ بۆ چونکە هێواش بوونەوە بووە اینجا وەرە یاساک بەکار بێنین قوربانجان کە بتوانین لە پرسیارەکەیدا کاکە کات نییە مادەم کات نییە ئەو یاسایە بەکار دێنم جا ئەگەر داوای دەڵتا ئەکسیش بکە ئەوەی لەگەڵ دەڵتا ئەوەی هەڵدەدەمە ئەو بەری بەڵام V فاینەڵەکەم V ئینیشەڵ دابەشی چییە دابەشی دوو دەڵتا ئەکس نەک 2A دابەشی دوو دەڵتا ئەوە 2A باشە یعنی دووەکە ئەگە ئەکسەکە دۆزینە دەڵێن دابەشی 2A ئەگە ئەیەکە دۆزینە دەڵێن دابەشی 2A بەس ئەلێرە ئەکسمان دەوێت دابەشی 2A دەکەین یاساکە بۆ شێوەڕێک دەخەی پاشان وەرە دراوەکان دابنێەوە بەڵام ئامان ئاگەر لێرە بێها V فاینەڵمان سالبە دەبێت ئەو کەوانەی بکەیەوە لەبەر ئەو سالبەی ئێرە بۆ بێتە موجب يعني ئەوە دەبێتە موجب پاش بەس کە لێکی دەرکەینەوە ئەنجامەکە بەچ دەرچێ سالب دەبێت بەڵام لەبەر ئەوەی ئەمە خوێندومانە درێژی قەت بە سالب نابێ ئەو سالبە بە مانای چ دێ بابە بە مانای ڕۆژ ئاوا دێ ئاگادار بێ بە ئاڕاستی شوێ دەبێت بە ئاڕستەی ڕۆژ ئاوا لە دوو تێبینی لێردا بۆ نووسراوە دەڵێ ئەگەر تەنێک دەستی بە هێواژبوونەوە کرد ئەو گوتمان ئاڕاستی خێرایی و تاودان پێچوانەیە دوم ئەگەر تەنێک خێراییەکەی زیادی کرد و ئاڕاستی تاودان و خێرایی بە هەمان ئاڕستە دەبێت جا قوتابیان پرسیاری پێنجەم و شەشەم پرسیاری پێنجەمیش بە هەمان فکرەیە ئەو جاری تاودانی دێ هەمان پرسیارەکەی پێشوو بەڵام ئەو جارێکی دێت تاودانی دێ دەڵێن V فاینەڵ لێتوان دوو کەم V ئینیشەڵ لێتوان دوو دابەشی چی دوو دەڵتا X
بەس ئاگادار بە لێرە کیلۆمەترمان هەیە بکەینە مەتر دابەشتین دەکەین 3.6 دەکەین ئەوی فاینەڵەکەی دڵتا ئەکسەکەشمان هەیە 240 مترە ئەوی ئینیشەڵیشمان سەفرە بۆ چونکە لە وەستانەوە دەستی بەجۆڵە کردو لە وەستانەوە بابە باشە دەست بە بەرز بنەوە بکەی باشە فڕۆکەکە بیداەتی وەستا ئینجا دوا بەرز بۆتەوە وایە باشە دادین تاودانەکەی دیدۆزینەوە و تۆ باشە شەشەم پرسیاری شەشەم لادان ئۆتۆمبیلێک چەند دەبڕێت خێرایمان هەیە خێرای سەرەتا خێرای کۆتا تاودانیشت هەیە کە چی دەوێت دڵتا ئەکسی دەوێت چی یاسایەک بەکاردێنم ئەو یاسایەکەشت بۆ دەنووسم هەوڵ دە لە ماڵە بۆ خۆت حەلیکەی دەڵنووسین چی V final توانی دوو یەکسانە بە V initial توانی دوو کۆ دوو ئەی دڵتا X دەتوێت ئەو بدۆزیەوە بابە کە بدۆزیەوە تەمان دەبێت جێگۆڕچی پێ بکەی باشە بابەتجان ئەوەش بە نسبەت قوتابیان پرسیارەکانی ڕاهێنان تاکو وانەی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم خواتان